ئەمن ناوم ئیبراهیم حوسێنە دانیشتووی قەزای حاجیاوام لە ساڵی 1970 لە حاجیاوام. ئەمن ماوەی 10 ساڵە لێرە دارم چەقاندووە و گوڵم چەقاندوە و هەر یەکەی لە شوێنێکی هێناومێن و بەردەوامیش دەبم بەنیازم شتی جوانتریش بکەم. ئەو بەردانم هەر یەکەی لە شوێنێک هێناوە لە سیتەکان لای منتقەی برا دۆست بە زۆری ئەو بەردەم لەوێ هێناوە، لە لای بەری مەرگەی لە ئاسۆس ئەو بەردانم هەموو هێناون بە تایبەت ئەو بەردانە بێناوە بۆی ئێرە شتێکی جوانی پێ دروست بکەم. سەرەڕای ئەوەی ئەمەن پێش دەرکەمان باخی گشتیە، بەڵام من پێش دەرگەی خۆم ئەم باخە خۆشەم لێ دروست کردووە و هیوادارم هەموو خەڵکێک پێش دەرگەی خۆی ئەو هەڵێ بکە. دیگەل لەو گوڵانەی پێش دەرکەی و ئەوانە لەسەر ئەو ژێرزەمینەی 150 گوڵیشم هەیە، گوڵی جۆرا و جۆر. ئەوە هەموو ئەو گوڵانەوە دیارن و قوربان هەر یەکەی لە شوێنێکم هێناوە لە مەشتەری ڕانیەی و لە حاجیا و لە کەرکوشێ و ئینجا لە هەموو مەشتەڵەکان دەگەڕێم. زۆر نەوسم بۆ گوڵوشتیوە لە هەر شوێنی شەبێ دەچم زۆر بەرە وەڵا هەچی هاتوشە هەر ناومێدم نەکردووە بەلق داوت منێک بەسەتەڵ لەقم داوەتێ بۆم لێگر و داوت مێ. زۆر ئاسوودەم بۆ ئەو کارێک کە دەیکەم، زۆر مرتاحم. ڕۆژانە لەو بیرەی بەرامبەرمان دەچم بەیانیان ئاوی بۆ دەم ساعت 7 دەستم، هەر هەمان بە ئاوی سارد ئاو دەدەم، بە ئاوی گەرم نا. زۆر مرتاحم لە ئیشەکەی خۆم، ژینگەیەکی پاک و زۆرمان بەرەوەڵا ڕۆژانە بە بڕینیان بە ماندوو بە ئاوهێنانیان زۆر ماندوو دەبم. جا کە گوڵێکی جوان بزانم لە شوێنیشە دەچم بە تایبەت ئەو گوڵی دێنم لە دەی ڕوێنم. من داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم هەمومان ژینگەمان خۆش بوێ. ژینگە شتێکی پیرۆزە، بە یەک نەمامی لە پێش دەرکەی بیڕوێنی ئەوە هەر شتێکی پیرۆز و جوانە و